سەربازی و نێمجارە باس لە ژیانی ئەو کرێکار و کارمەندانە دەکات کە لە پێناو دابینکردنی سەرچاوەیەکی سەرەکی ژیاندا کە ئاوادانی و شارستانیتی پێوە بەندە هەموو کارێک دەکەن. ئەو کەسانش کارمەندانی پرۆژەی ئاوی ئیفرازن. ئەوان ژیانی خۆیان کردوتە قوربانی بۆ تێرکردنی حەز و تینوێتی سەدان هەزار مرۆڤ. ئەو مرۆڤانە شەونخوونی دەکەن بۆ دابینکردنی سەرچاوەیەکی گرنگی ژیان کە ئاوی پاکە. ئەو ئاوەش با زەحمەتێکی زۆر و بە چەندین قۆناغدا تێدەپەڕێ تا دەگاتە بەردەستی هاوڵاتیان. نزیکەی 20 ساڵە هەموو بەرەبەیانێک زوو ئەو کارمەند و کرێکارانە چاو هەڵدێنن بۆ دابینکردنی سەرەکیترین سەرچاوە ژیان کە ئاوە. ئێرە پرۆژەی ئاوی ئیفراسەیە، پرۆژەیەکی استراتیجی و سەرەکی شاری هەولێرە کە ئاوی پاک بۆ شاری هەولێر دابین دەکات. سەرچاوی ئەو پرۆژەیە بریتە لە زەی گەورە بۆ زانیاری بینەران و هەروە بۆ زانیاری بەڕێستان لە هەولێردا 3 پرۆژەی ئاو هەیە. پرۆژەی ئاوی ئیفراز 1 و 2 3 و لەگەڵ زیاتر لە 1000 بیری ژێر زەوی کە ئاو بۆ دانیشتوانی شاری هەولێر دابین دەکەم. ئەو پرۆژەیە کە ئێستا ئێمە لێرەینە پێ دەوترێن پرۆژەی ئاوی ئیفراسی گەورەترین پرۆژەیە لە شاری هەولێر تواناکەی بریتە لە 10,000 متر سێزا لە کاتژمێرێک. وەک گوتمان سەرچاوەکەشی بریتە لە زەی گەورە لە چەندین قۆناغ پێک دێ کە ئاوی خاوی ڕووبار بە چەندین قۆناغ پاک دەکرێتەوە تاکو بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی تەندروست ڕەوانە دەکرێت. لە قۆناغی یەکەم بریتە لە بەشی سکرینینگ و ئینتێک. لەو بەشەدا لە بەشی سکرینینگ چەند پیساییەک یان هەر بێ قەبارەی شتی قەبارە زل لە ڕووبار هەبێ ئەوە لەو سکرینگە دەگیرێ ناڵێ بێتە ناو پرۆژە. بەهۆی 7 پەمپی زەبەلاحی گەورە کەوا 5یان لە کارکردنن 2شان بە شێوەیەکی یەدەگن ئەو ئاوە دێتە ناو پرۆژە بۆ چارەسەرکردنی. پرۆژەی ئاوی ئیفراز 3 لە هەولێر یەکێکە لە گەورەترین پرۆژەکانی ئاوی کوردستان کە ئاو بۆ زیاتر لە 140 دانیشتوانی شاری هەولێر و دەوروبەری دابین دەکات. ئەو پرۆژەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتی ئەمریکاوە لە ساڵی 2003 دروست کراوە. ئێمە ئەو کارمەندانی کاوالێرەینە 57 کارمەندین بە ئەندازیار و بە تەکنیکاری هونەری کارەبا و میکانیک و هەروە فەرمانبەرانی تاقیگە و ئەندازیاری کیمیاوی هەروە کرێکار و هیچپێکەری ترومپا ئەوانە 57 کارمەندین. دوو جۆرە ستافمان لێرە هەنە. ستافێکمان ستافی ئیشپێکردنن کەوا لێرە دەمێننەوە بۆ ماوەی 24 کاتژمێر. 24 کاتژمێر لێرە دەمێننەوە بەبێ ڕاستاوکردنی ئەو ڕۆژە ئایا پشوو ڕەسمیە، ئایا جێژنە، ئایا با بڵێن جێژنی نەورۆزە، هەر شتێکی تر بێ ئەوە داوامی خۆیان ئاسایی لێرە دەکەن. ستافێکی تریشمانەیە پێی دەوترێت ستافی چاکردنەوە سییانە. ئەوانە داوامیان داوامی ئاساییە بەیانی دێنە داوامی خۆیان و هەر گرفتێکی کارەبایی میکانیکی یان پایپینگ یان لە ڕووی بەرمەجە یان هەر گرفتێکی تکە هەبێ چارەسەری دەکەن بە ستافێکی ناوخۆی خۆمان. سەرەتا بەیانیان فەرمانبەری تاقیگا نمونەیەک واتە سامپڵێک لە ئاوی ڕووبار وەردەگرێ تێستێک دەکەن پێی دەوترێت جار تێست. لەو تێستەدا بۆمان دیاری دەکەوێت کەوا لێلەتی ڕووبار لە چ پلەیەکە و پێویستی بە چەند موادی کیمیاوی هەیە بۆ پاکبوونەوەی. پەمپەکانی شەوی خۆمان بلامان خێرایی ڕێک دەخێن. لەگەڵ پێوانەکردن و قیاسکردنی pH ڕێژەی ترشی تفتێتی ئاوی ڕووبارە. هەروەها ڕێژەی کلۆر لەو ئاوەی کەوا خۆمان چارەسەری دەکەین. هەر 4 سەعات جارێک فەرمانبەری تاقیگە سامپڵێک لە ئاوی ڕووبار وەردەگرێت لە هەروە لە ئاوی ئەو ئاوێکەوە ئێمە پاکمان کردوێتەوە
ڕێژەی لێڵیەتی و ڕێژەی کلۆر و هەر فعوساتێشتر هەیە بۆی دەکەین بە بەردەوامی ڕۆژانە ئەو پشکنینانە دەکەین لێرە. ئەم پرۆژەیە ئێستا بەردەوامە کە زۆرترین خزمەتگوزاری ئاو دابین دەکات بۆ سەدان هەزار هاوڵاتی کە ماوەی 20 ساڵە ئاوی پاک دابین دەکات. ئەگەرچی ئاو بە هەوێنی ژیان دادەنرێ، بەڵام زۆر جار لە ئەگەری پیسبوون دەبێتە سەرچاوی پیسبوون و ژەهراوی بوون و نەخۆشی ترسناکی لێ دەکەوێتەوە. کەواتە لەم بەرنمەیەدا ڕوون دەبێتەوە کێن ئەوانەی مرۆڤ لە مەترسی و زیانەکانی ئاوی پیس دەپارێزن و ئاوێکی پاک و سازگار بۆ هاوڵاتیان دابین دەکەن. ڕۆژانە ئێمە چەند پشکنێ دەکەین بۆ ئەوەکە دێتە ناو ئەوەی پاخاوێن دەکەینەوە. سبەینان جارتێز دەکەین بۆ ئەوەی بزانین چەند کە بێشەممان پێویستە لە بۆ ئەوەی کە ئەو ئاوە پیسە پێویستە بە چەند شەبات تا خایم بکرێتەوە. لەگەر ئەوەش هەر 4 سەعاتێک جارێک ئەمە پشکنین بۆ ئاو دەکەین بۆ ئەوەی تامین لەو ئاوەکە دەستە دەست هاوڵاتیان ئاوێکی پاک و خاوێن سەلامەت بۆ دەست هاوڵاتیان. بۆ نمونە تێربرێتی شێلواتی ئاوێ ستاندەری عالەمی 5 ئێنتویە، ئیمە 1 ئێنتوی دەرەچێت، یعنی ئاوی زۆر پاک و خاوێنە، یعنی زۆر خاوێنە. کلۆر دەبی لێمە لە پۆینت 8 دێت لە کوانمەشە بەس کە دەگەوت دەست هاوڵاتیانەکەوتە دەبێتە پۆینت 4 و 5، یعنی ئەوەشی زۆر ستاندەری عالەمی لەو ساعت خەلکی زۆر باش. يعني ئێمە مستمر ئەفحصان دووبار دەکەین و هەموو تا ساعت دووبار دەکەین بۆی تەمینی لەو شتەی کە ئەو دەست هاوڵاتیان بە شێش ساڵ. سێکتەری ئاو یەک لە سێکتەر هەرە گرنگەکانە کە حکومەتی هەرێمی کوردستان و هەموو حکومەتێکش دەبی گرنگی پێ بدا بۆ ئەوەی ئاوی خاوێن دابین بکاتن لە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئاو کە دروست دەبێتمە ڕاستی وها ئاسان نییە، ڕەنگە لە چەند مەرحەلەیەکدا دەڕواتن، مەسروفێکی یەکجار زۆری دەوێتن، سیانەیەکی یەکجار زۆری دەوێ. ئەو کارمەندانەکە لێکوانە لەو پرۆژەدا دەمینێنەوە بە شەو و ڕۆژۆکو ئاماژەم پێکرد، هەموو ئەرکە کڕینی ماوادی تعقیم ئەوانە هەمووی ئەرکە. طبعا یەکێک لەو خەلانە کە ڕووداتن بۆم ئەگەر ماوەدەیەکی تعقیمیان ئاوە ڕۆژێک لە ڕۆژان بە شێوەیەکی ستاندەر نەبی کێشەیەکی گەورە دروست دەکاتن. لێبەر ئەوە ئێمە هەنگاوی یەکەم و ئەوەی گرنگی پێ دەن کوالیتی ئاوەکەیە. ئەوەی دەمەیە باسی بکەین ئەو ئاوەکە ئاماژەم پێکرد فعلا ماندووبوونێکی زۆری دەوێت، پارەیەکی زۆری لۆ سرف دەکرێتن، بەدەستهێنانی یاخود بەرهێمێنانی 1 مەتر سێجا ئاو بە 400 دینار دەکەوێتن لەسەر ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستان. ئێمە ئەو ئاوە دابین دەکەین لە هەموو شار و شارچکان و بەتایبەتی لەو پرۆژەیە لە بۆ شاری هەولێر هیوادارین لە هاوڵاتیان ئەو ئاوە بەپێی بە شێوەیەکی ڕێکوپێک بەکاربینن، زیادە ڕۆیی نەکەن لە بەکارهێنانی ئاو، تەنها بۆ مەبەستی ڕۆژانی خۆیان بەکاری بێنن، چونکە چەند ئەوان زیاتر بەکاربێنن طبعا مەساریفەکان لێرە زیاتر دەبی، ڕەنگە سیانەما زیاتر دەبی، بەکارهێنانی شەب و کلۆر و ئەوانە زیاتر دەبێتن. لەبەر ئەوە داوای یەکەمیم و ئەوەلیم لە هاوڵاتیان ئەوەیە دەست بە ئاو دەگرن تەنها بۆ مەبەستی ڕۆژانەی ئادەمیزادی کە دانراوە لە ڕێنمایەکانی بەڕێوەبەرهاتیەکان داهات و هەموو بەڕێوەبەرهاتیەکان تەنها ئەو مەبەستە ئاو بەکاربێنی. بەنسبەت ئیشپێکەرانی و کرێکاران و ئەندازیاران و بابلەن تەکنیکارانی پرۆژەی ئاوی فرانسێ و ئاوی کاپاچی دەکەنەوە نزیکەی تاکو سەدا چلی دانیشتوانی شاری هەولێر 35 تاکو سەدا چلی شاری هەولێر پشت بۆ ئاوە دەبەستن. نزیکەی 700,000 کەس دەتوانین بڵێن لەناو شاری هەولێر پشت بە پرۆژەی ئاوی مەدەبەستن. ڕۆژانە 200,000 مەتر سێزا کە دەکاتە 200 ملیۆن لیتر ئاو بۆ هاوڵاتیان ئاوێکی پاک دابین دەکەین. ئەو پرۆژەیە لە ڕاستیدا لەسەر قۆناغێک پێک دێ. قۆناغی یەکەمیان بریتیە وەک گوتمان سکرینینگ. لەم سکرینینگە هەر تەنێکی قەبارە گەورە هەبێتن بەهۆی ئەم سکرینە ناڵێ بێتە ناو پرۆژە. سیستەمێکمانەیە پێی دەوتێت تراشڕاک کەوا ڕۆژانە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەم سکرینە خاوێن دەکەینەوە. دوایی دوو عوزمانەیە پێیان دەوترێ عوزی ئینتێگە و ئاوی ڕووبارە دێتە ئەو شوێنە لەوێن دەرێڕا ئەف پەمپی زەبەلاحمان هەیە کەوا پێنجیان لە کارکردن دویان با بڵێن یەدەگن، هەرێکیان توانای 2200 مەتر سێجان هەیە، نزیکەی
11,000 متر سێجا ئاوی ڕووبار دێنینە ناو پرۆژە بۆ چارەسەرکردنی. ئەستۆی پاکردنەوەی ئەو ئاوە لە ئەستۆی ئەو پرۆژەیەکەوە لە نێوان لەلایەن چەندین ئەندازیار و تەکنیکار و کرێکار بە شێوەیەکی بەردەوام و بەبێ پچڕان لە کارەوە پرۆژێ. ئەم پرۆژەیە ڕۆژانە 24 ساعت لە ئیشە، هەفتەی 7 ڕۆژ، یعنی بەبێ پچڕانە و پرۆژەیە لە ئیشە. ڕۆژانە نزیکەی 200,000 متر سێجا ئاوی پاکراوە دابین دەکەین لە بۆ خەڵکی شاری هەولێر کە دەکاتە نزیکەی 200 ملیۆن لتر. ئاوی ئەم پرۆژەیە لە زەی گەورەوە سەرچاوە دەگرێت و دابین دەکرێت. ئەم زەیە لە باکووری کوردستان و تورکیا هەڵدەقوڵێت و ئاوی ئەم ڕووبارە زۆر جار بەهۆی لافاو یان بارانبارین لێڵ و لیخن و قوڕاوی دەبێت. بەم جۆرە بە هیچ شێوەیەک کەڵکی بەکارهێنانی نابێت. بەڕاستی ئامانجمان دابینکردنی ئاوێکی پاک بە گوێرە ستاندەرێکی نێودەوڵەتی خاوێن دوور لە هیچ میکرۆبێک دوور لە هیچ لێڵیەک بۆ هاوڵاتیان بەبێ پچڕان و بەبێ بڕانەوە بە بەردەوام. هەروەها ڕەزامەندیشمان بەڕاستی خزمەتکردنی شاری خۆمانە. زۆربەی ستافەکانمان خەڵکی هەمان شخاری شاری هەولێرن بە دڵسۆزیەوە خزمەتی شاری خۆمان دەکەین بەبێ منەتکردن لەسەر هیچ شتێک. پاشەوەی ئەو ئاوی خاوە کە پێی دەوڵێ ڕۆوە تەردێتە ناو پرۆژە لەوێ مەوادی کیمیاوی بەکاردێنێ. لە پرۆژێ ئێمە سێ جۆر مەوادی کیمیاوی بەکاردێنێ. یەکێکیان پێ دەوترێت سەلفاتی ئەلەمینیۆم کەواتە ناسراوە بە شەب. یەکێکی تریان پێی دەوترێت پۆلیمەر پۆلی ئەلکترۆلایت، ئەوە تەنها زستانان بەکاردێ کاتێکەوە لێلیەتی ئاو دەگاتە پلەیەکی زۆر بەرز کەەوە تەنها بە شەب ناتوانیت تۆ چارەسەری بکەیت وەک یاریدەدەرێک پۆلیمەری لەگەڵ بەکاردێنی ئەو پۆلیمەر و سەلفاتی ئەلەمینیۆم بۆ نوشتنی قڕولیتە بەکاردێ. بەڵام مەوادێکی کیمیاویتر بەکاردێنن کە پێی دەوترێت کلۆر. ئەو کلۆرە بۆ کۆنتڕۆلکردنی بەکتریا و میکرۆب و ڤایرۆس هەر شێوازێکی هەبێ لەناو ئاو ناهێڵێ دەیکوژێت. بەکارهێنانی شەب ڕۆژانە دەگۆرە ڕادەوەستێتە سەر ڕێژەی و دەرەجەی لێڵێتی ئاوی ڕووبار. با بڵێن لە ڕۆژانی ئاسایی دەتوانین بڵێن کەوا تەن و نیوێک تاکو 2 تەن بەکاردێنین. بەڵام لە زستانان کەوا شێلوی دەبێت ینی ڕووبار شێلوی دەبێت تێربیدیتی زۆر بەرز دەبێتەوە دەگاتە 5 تەن 6 تەن ڕۆژانە بەکاردێنین. ئەم ئاوە لێڵ و قڕاویە دوای ئەوەی پاک دەکرێتەوە تینوێتی سەدان هەزار کەس لە شاری هەولێر و دەوروبەری دەشکێنێ و پێداویستیەکانیان تێردەکا. ئەم تێرکردنە بەم شێوە پیس و لێڵە نابێ، بەڵکو ئەو کارمەند و کرێکار و فەرمانبەرانە ئەم کارە زەحمەت و پڕمەترسیە ئەنجامەدەن بۆ پاکردنەوەی ئەم ئاوا بە چەند هەنگاوێکی سەخت و دژوار و مەترسیداردا تێدەپەڕێ. لە ئەگەری ڕوودانی هەر هەڵەیەکدا ڕەنگە ئاوەکە ژەهراوی بێت و ژیانی هەزاران کەس بخاتە مەترسیەوە. طبعاً گرفتی نەخۆشی پێدا دەبێت چونکە زۆر نەخۆشیەیە لە ڕووی ئاوە پەیدا دەبێت لە ڕووی ئاوەکو دیتمان با بڵێن لە لای بەو دواییە لە شاری بەسڵیان لە چەندی شوێنیت کە ڕوویدایە نەخۆشیە زۆر نەخۆشیە لە ڕێگای ئاو دەگوازرێتەوە. ئەگەر ئەو ئاوە بە چەند بەو قۆناغانێکەوە بۆی دیاری کراوە وەک با بڵێن کلۆر و شەبکە ئێمە بەکاری دێنین بەڕێک و پێچی بەکارنێنرێ طبعاً ناگاتە پلەیەکی پاچی ئەو لەوانەیە گرفتی لێ پەیدا بێت.
هەندێک مەترسی هەیە با بڵێن ڕوبەڕووی فەرمانبەران دەبتووە لێرە بەڕاستی لەوانە مەترسی کلۆر بە دەرەجەیەک کلۆر کاتێکەوە تەسەڕوف دەکە ینی ئەوە مەترسیەکی ڕاستەخۆ دەکاتە سەرجیانی فەرمانبەران ئەگەر بە ڕێک و پێشی تعامل لەگەڵ نەکەی لەوانەیە تووشی کارەسات بی لەگەڵی هەروە لەبەر ئەوەی با بڵێن پەمپەکانی مە بە ڤۆڵتی بەرز کار دەکەن 3300 ڤۆڵت هەروە ئێمە برێکەرمان هەیەکەوە 33000 با بڵێن کیلۆ ڤۆڵتە ئەوانە هەمووی مەترسی کارەباییمان لەسرە مەترسی میکانیکیمان لەسرە هەروە مەترسی موادی کیمیاوی ژۆک و کلۆر و شەب ئەوانش هەموو لەسەر کارمەندان هەیە لێرە. کلۆر مادەیەکی ژەهراویە کلۆر بە ڕێژەیەکی زۆر کەم لە زۆربەی و لە هەموو وڵاتانیش بەکاردێ لە کاری پاکردنەوە تاقیمکردن دیزنفێکشن ئێمەش لێرە بەکاردێنین ئەو کلۆری ئێمە بەکاردێنین کلۆری غازە قنینەی یەکتەنیە بەکارهێنانی بە شێوەیەشی لەلایەن کرێکاری چالاک و کرێکاری و فەنی ئێمە بەکاردێ لە کاتی بەستن و تعاملکردن لەگەر ئەو قنینانە دەبی زۆر ئەمە هەموو با بڵێن پێداویستەیەکمان دابین کردووە لە قیناع و با بڵێن لە کەفە و لە هەر شتێکی تر لە هەروە لە بتڵی ئۆکسسیجین سیستەمی ئاگادارکردنەوەمان هەیە لە بوونی لە کاتێ بوونی کلۆر چونکە وەک گوتم کلۆر غازێکی مەترسیدارە دەبی زۆر بە هەستیاری و تەعاملی لەگەڵ بکەین. ئەم ئاوە پاکە زۆرترین پیسی و چڵکا و قوڕ و لیتەی لێفڕێدرێ پیشەی ئەم مرۆڤە لەگەڵ سەختی و ناخۆشیەکانیشدا ئەرکێکی پیرۆزە مای شانازی و ڕێزلێنانە لای هەموو مرۆڤێک لە بەرامبەر ئەو خزمەتە بە مرۆڤایەتی و لە پێناوهێشتنەوەی ئاوەدانی و ژیاندا. دوای ڕاپید میکس کە گوتمان لە ڕاپید میکس ئەو ئاوەی خاوەی کەوا دێتە ناو پرۆژە بۆ چارەسەرکردن موادی کیمیاوی تێدەکرێوەک کلۆری سەرەتایی و هەروە لەگەر ئەڵوم لێرە ئاوەکە بە هۆی 4 میکسەری گەورە کەوا دویان لە کارن دویان حقیاتن خەڵتە تێکەڵاوی یەکدری دەکرێت و دابش دەکرێتە سەر عەوزی نیشتنی بازنەیمان هەیە هەریەکەیان قەبارەی 10,000 مەتر سێجایە لەو عەوزانەدا کردداری مەین و نیشتن ڕوودەدات قۆناغێکی گرنگە لە کاری پرۆسەی پاکردنەوەی ئاو کەوا بریتە لە عەوزی نیشتن پاش ئەوەی ئەو خڵت و خاڵە لە ژێرەوە دەنیشێ لە ژێرەوە عەوزانە بەهۆی چەند بۆڕیەکی تایبەت لێی ڕزگار دەکرێن ینی عەوزەکە لێی فرێ دەدرێتە دەرەوە لێی ئەم کارە شەونخوونی و ماندوێتی زۆری دەوێت 4 وەرزە لە خزمەتکردن بەردەوامن چ لە سەرما و سۆڵی زستاندا بێت یان لە گەرمای تاقەت پڕوکێنی هاویندا ئەوان ناوەستن ئەم ئاوە دوای پشکنین و پاڵاوتن و بە دواداچوونێکی زۆر دەگاتە هاوڵاتیان کێ باوەڕ دەکات ئەم ئاوە پیس و لێڵا بۆ خواردنەوە بێ تا ئێستا جێگای سەرسوڕمانە ئەم ئاوە پاک و خاوێنە دێتە بەردەست بەم شێوەیە کە باش و پاک و بێگەردە دوای کردداری نیشتن کە گوتمان لە عەوزی نیشتنن ئەو جارە و ئاوەی کەوا پاڵێوراوە دەچێتە بەشێکی تر کە پێی دەوترێ بەشی فلتەرێشن ینی بەشی پاڵاوتن ئەو فلتەرێشنە لە 20 فلتەر پێک دێ هەر فلتەرێک توانای 500 مەتر سێجا هەیە لە کاتژمێرێک میدیای تێدایە وەک دەڵێن ئەو فلتەرانە لە بۆ بەرزای 1 مەتر ڕملی فلتەراتی تێدایە کە دوو جۆرە بەشێکیان ئەنثراسایتە وەک خەڵوزی نەشیط با بڵێن ئەوی تریان ڕملی فلتەراتە ئەو ئاوە بەسەر ئەو تەبەقەیە ڕمل و ئەنثراسایتە دەڕوە لە ژێرەوە بە شێوەیەکی 100% پاک دەبێتەوە کەوا هیچ خەڵت و خۆڵ و یان هیچ دنکۆڵەیەکی نامۆی تێدا نامینێت. ئەم
کارکردنەوەیە ئەرک و زەحمەت و بەرپرسیارەتی زۆری دەوێت. بینینی هەردیمەنێک ئاسانە، بەڵام کارکردن لەم پرۆژە ئەوەندە قورسە کە کەم کەس دەتوانێت لێرە کار بکات. تیمی چاکردنەوەی کارەبایی و میکانیکیمان هەیە. هەر گرفتێکی کارەبایی هەبێ لە پۆمپەکان لە ستارتەرەکانمان، چونکە پۆمپەکانی ئێمە زۆر گەورەیە، با بڵێن توانای 930 کیلۆواتە بە ڤۆڵتەی بەرز ئیش دەکە، بە 3300 کیلۆڤۆڵت 3300 ڤۆڵت ئیش دەکەن. ئەوە هەموو لەلایەن ئەندازیاران و تەکنیکارانی خۆمان سا دەکرێتەوە. هەروەها بۆڕیەکانمان و گرفتی میکانیکی، گرفتی با بڵێن IT، ئەوانە هەموو لەلایەن ئەندازیاران و میکانیکانی مە چا دەکرێتەوە. با بڵێن قفلەکانی مە زۆربیان کارەباییە، بەشی فلتەراتمان، بەشی با بڵێن کلاریفایەکانمان، بەشی سۆفتوێرمان، بەشی سیستەمی سکادە و سیستەمی PLCمان، ئەوانە هەموو لەلایەن ستافێکی خۆی سەر بەڕێوەبەراتی ئاوی هەولێر سەر بۆ پرۆژێ چاک دەکرێنەوە. دوای ئەوە کردداری دیزنفێکشن دێ، واتە تاقیمکردن لەو قۆناغا. زارێکی تر کلۆر بەکاردێنین لە خەزانی ژێرزەوی، پاشەوەی ئاو لە فلتەرات دەردەچێتە خەزانی ژێرزەوی، لەوێن دەیەکۆ دەبێتەوە بە نسبەتە و خەزانەی عەمباری ئێستامە لێرە هەمانە 10 مەتر سێجایە، لەوێن دەرێ کلۆری تێدەکرێت. کلۆری تێکدێ ئینجا بەهۆی 7 پەمپی گەورە ستونی کە توانە هەر یەکەکیان 2000 مەتر سێجایەکەوە 5 جان لە کارن، دویان یەدەگن، ئەو پاڵ دەندرێ بۆ نیوەی ڕێگا کە لە وێزگەی ناوەندی مەڕعودەمان هەیە، لە نیوەی ڕێگای لە نزیک گوندی گەزنەیە، ئەو ئاوە دەستەوێندێنێت. لەوێن دەرێ دووبارە بە خۆی 5 پەمپیترەوە دەچێتە 2 عەمباری سەرەکیمان هەیە لە ناو شاری هەولێر، کە یەکەکیان توانای 20000 مەتر سێجایە، یەکەکیان توانای 50000 مەتر سێجایە لە نزیک ڕێگا شەقڵاوەنە. ئەو ئاوە لەوێن دەرێ کۆ دەبێتەوە و بەسەر هاوڵاتیاندا دابش دەبێت. ئیشیمە لێرە سیانە و چاکردنەوەی مەشروعە بەعامی، هەم لە بۆڕی و هەم ئەشیای کارەباییش جەماعەتی کەمان لەگەرا. بەڵام ئیشی من ئیشی میکانیکیە. نزیکەی 18 ساڵە من فەرمانبەرم لێرە. ڕۆژانە لە کاتژمێر 8:30 بەیانی دێن، خۆی دەواممان تاکو دوونیوە، بەس ڕۆژانی وا هەیە تا 2-3 شەو هەر کار دەکەین لێرە. تەبان دیارە ئیشی ئیفراز کە قورساتی چەندە و خزمەتی چەند دەگەینی بە شاری هەولێر. چەندین جار کە بۆ ڕیشکاوە چ لە داخلی مەشروع چ لە هەتاکو و دەوازن هەموو هەر عایدی ئەمەیە. جاری وایە چەند ڕۆژ بە شەو بە ڕۆژ لە ماینەوە تاکو چامان کردەوە. سەحمەتیەکەتان دیت لێروکانە ئەو عەکسەمان کردەوە بەستاوە لە بەرچاوتان لۆ خەرچی هەولێر بیزانن ئاو چەند گرنگە، چەند بە زەحمەتی ئاو بەرهەم دێتن لە پرۆژەی ئاوی ئیفراسێ دەنێرین بۆ هەولێر. ئەگەر عەکسێکی ئەوها لە کار دەکەوی ئێمە کەم تەرخەم بین لە ئیشەکەمان، زۆر 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 ئاو لە هەولێر کەم دەکاتن. ڕۆژانە تقریبا نزیکەی 200,000 متر مکعب ئاو بۆ هەولێر دابین دەکەین. هەموو بەیانیان ساعت 8:30 دەین، 24 ساعت لێرە ئێمە ئەوی کارە دەکەین. ڕۆژانە ئاوی پاک، ئاوی پیس لە ڕووبار وەردەگرین، خاوێنی دەکەینەوە و ئەنێرین بۆ هەولێر. بۆ ماوەی 24 کاتژمێر ئێمە 4 گروپین لێرە. ئەو کارەمان بە ڕێک و پێچی و بەدڵسۆزی جێبەجێ دەکەین. بۆ ئیشپێکردن و کارپێکردنی پرۆژەکانی ئاوە پێویستمان بە کۆمەڵێک کارمەندی تەکنیکار هەیە بۆ ئەوەی بتوانن ئەو پرۆژانە کار پێ بکەن. ئەوانش خۆی دەگریتەوە لە هەموو بەشەکانە، ئەندازیاری کارەبایە، ئەندازیاری میکانیکە، تیمی تەکنیکیە،
تیمی بایلۆجیە تیمی کیمیاویە بۆ ئەوەی هەمویان وەکو شانەیەکی هەنگ پێکەوە ئیش بکەن بتوانن پرۆژەیەکی وا گەورە کە خۆی دەگاتن لە 10,000 متر سێجا لە سەعاتێکدا ئاو بۆ شاری هەولێر دابی بکەن. طبعا ئەو کارمەندانە ڕەنگە جیاوازیان هەبی لەگە زۆربەی کارمەندەکانی تر کە لە دام و دەستگاکانی تری حکوومەت ئیش دەکەن. ڕەنگە زۆربەی کارمەندەکان لە شوێنەکانی تر ئیش دەکەن ڕۆژانی پشویان هەیە ڕۆژانی هەینیان هەیە ڕۆژانی جەژنیان هەیە کە چی پرۆژەکانی ئەو ئەوانە لە هەمویان ئەوانەی نییە. ئەوانە 24 سعات بە تیم بە شێوەی شەفتات لەو پرۆژانەدا کار دەکەن تۆ ڕۆژانی جمعەبی عوتڵەبی ڕەنگە چەند شەو نخونی دەکەن بەچەند شەو لێرە دەمینێنەوە بۆ ئەوەی بتوانن ئەو پرۆژە لە 24 سعات کار بکاتن ئاوێکی پاک و خاوێن و ڕێک و پێک بۆ دانیشتوانی شاری هەولێر دابی بکاتن. دیاری بەرنامەی سەربازی ون لە تەلەڤیزیۆنی کوردستان 24 پێشکەشە بە تیمی تەکنیکاری پرۆژەی ئاوی ئیفراسێ لە بەرامبەر ئەو خزمەتەی کە دەیکەن لە بۆ دانیشتوانی شاری هەولێر. پیرۆزە کاکی.